نەخت و دۆلار نەختێمە بووە وەک مازاد هەموو لێک بەهاتکن. خۆردەك سبەی هەتای وارد شغلێ و چێت بێ لە تالیاس بۆژی یان بۆ خنندێکی بشغلێ و مالاخۆ خەراتکە ئەپشێ و ڕۆژ ناسەکنێ هەکایەکە خودیت بزەوجێ تەدی مالا بابێ کەچکە گۆکا 10,000 یۆرۆ یان 12,000 یۆرۆ و جارنا بترژی و کەچک ژوێ داخوازیێ 10,000 یۆرۆی لێکە زێر و مکیاج و فیزۆن و داوە ژیوەچە 10,000 یۆرۆ بتر وجێت شمامانیە و خاڵانیە و جلگا و کەوافێر وابە نۆ ئەوێمە گوتی هەموو ئالەکی چمە هەشت خوشکت بووکێ و چار بووکی دوان و عشیراوان هەموو لەسەر حەسابێ زاوا چنە با کەوافێر خودێ خوشکان پامێچن با کەوافێر لەسەر حەسابوی خوشکان مایەکەوەکە چقەک زێردایەتێ نوهەت مریشکا خۆشبێدرێ نابی و ناوەلی و تشتێ هەریب زەحمەتر هەنێکت بێژی نەختێ پێشێ و یەتالیێ یعنی مقدم و مؤخر ئەس نزانم چی زێدەی بکە چاوان ڤایە ناو تشتێکم هەموو زانن وەک میناک پشتی بلندبوونا دۆلار و تایبەتی لە عێراقێ نەختجی بەهابوونە و گەلک بەلەنگاس هەنا نکارم بزەوجن یعنی وسا بوویە وەختێ تەیەکدی تو ببی پرسش مالباتا کەچکە نەکە هەرە پرسش بۆرسا عالەمی بکە سوورەتی گوێ بەبال گەلو ئەف کەچک هێژیا چەندی ئەوێ هەموو هورەگەهیان دەکە ئەلوێ دەرێ هەنێکە بێژن هەکە نەخت بوونەتەنا بەردانە ژناوێ زەهب بێ یان خۆرتێدما وێ بتری ژنەگێ بن هونکارن هەنێک شەرت و مەرجن خەلێ بکەن لە پێشێ نەخت لە عێراقێ 3 ملیۆن دینار و لە ئۆروپاژی 3,000 یۆرۆ لێ شەرت و مەرجن وە چینە دوێ ڕێز لە کەچامە بێ گرتن و هەکە هات و تەتشتێکینەی باش لە با کەچامە نەدی و بێ سخومەتێن بەرچاف تا کەچامە بەردا دوێت وی وەختی دو نەختا بدی بە دۆلار بەگرێدایی بێ لەسەر بۆرسا عالەمی پەیاما تالی ئەو کەسێ ژنا خوبەردا ژبەر بنەختێکی ئەرزان بریە نەش هەژوێ ژنەیە و ئەو کەسێ ژنەکە دی بە بەسەر ژناخۆ نەش هەژێ ژیانەکە خۆش و ئارام بژی و 24 ساعتا شەڕێوان بێ ژنەکە بتنێ ببە و لە ژیانێدا میر بە. Bye.